السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. چۆن مامۆستاجیان باسی؟ الحمد لله سپاس دەکەم خوشی بەڕێز. یا ربی خوای گەورە لێدراسی. ئامین لە ئێوەش یا ربی خوا سەلامەت. مامۆستاجیان 3 ساڵە بەنیازم پەیوەندی بۆ تەلەڤیزیۆنەکەم بەڵام قەدەری خوای نەبووە. دێ الحمد لله ئێستا بۆ خوشی من خوا سەلامەت کە. لەو خوای گەورە داواکارم بۆ خاتری هەر نەوەتن و ناوی جوانی بۆ خاتری سیفاتی بەرزی بۆ خاتری کردەوە دەسەڵاتی خۆی. یا ربی خوای گەورە بوو پارێزێ لە دنیا و لە قیامەت. لەگەڵ ئێوەش ئامین یا ربی خوا بێ پێویست کە لە هەموو بەندەکان. خوا سەلامەت کە. یا ربی خوای گەورە بەرەکەتی ئەرز ئاسمان پڕێژە بەسەر ماڵتان بەسەر کەناڵەکەتان بەسەر ستافەکەی. خوا پاداشتی خێرت داتەوە خوا پاداشتی خێرت داتەوە. خوای گەورە بەرەکەت و ڕەحمەتی بەسەرەوەدا بڕێژێ بۆ خاتری هاوژوانەکانی. خوای گەورە بە فەزڵ خوای بوو پاشان هیدایەتی خوای گەورە و سەبەبی ئێوە بوو. الحەمدولله. خوای هیدایەتی منیدا. سپاس بۆ خوا خوشکەکەم دڵخۆشین بۆ خەبەر الحەمدولله. هەمنێک لە جەهلدا ژیام. مەڵێ. ئەوەی خوا پێی ناخۆش بوو لە مندا مەوجود بوو. مەڵێ. سەرەڕای ئەو هەموو گوناه و تاوانم لوت بەرزیم لەگەڵ دەرکەوتنی ئێوە دژاتی ئێوەم دەکرد. مەڵێ. مەڵێ. مامۆستا زۆر هەڵم بەرامبەر دەرێستی کەناڵەکان. مەڵێ. مامۆستا لە دوای داوای لێ خۆشبوون لەو خوای داوای لێ خۆشبوون لە بەڕێزە دەکەم. هەڵەکان چی بوو یعنی هەر لای برادەر و ڕەفیقت یان؟ چونکە هەڵەکان تۆ ڕاستیەکەت بۆ من ڕاست دەکردەوە بۆ نمونە ڕاستیەکەت نیشانی من دەدا من بە تۆ قەڵز بووم لە فەیسبوک و لە کەناڵەکان بە لە هەر شوێنێک مەجالێکی کۆمنتێکی ناشرین با دژاتی ئێوە دەم کرد لە هەر شوێنێک ناشرینی ئێوە پێ با من دەستم بۆ دەبەر هەتا خواوای لێ کردم تەنها ئێوە بوون بە سەبەبی هیدایەتی من. چۆن هۆکاری هیدایەتەکە چی بوو خوشکەکەم؟ چۆن بۆ دەرکەوت ئەو کارەی دەتکرد ئەو کاری دەتکرد غەڵەت بوو چۆن بۆ دەرکەوت کە ڕاستیەکە ئەوەیە ئێستا؟ سبحان الله مامۆستا خەونم بە بەڕێستەوە بینی لەگەڵ خەونەکە خوا شاهیدە ئاوا بڵێ بە ناخۆشی نەک بڵێ لە بەرخۆشەویستی ئێوە سەیری کەناڵی ئامۆژگاریم دەکرد وردە وردەوام هاتووە کەسێکەگە لە پڕ جەنگێک لە مێشکی دەدەن بۆ شخۆم هاتمەوە الحەمدولله لە پڕە هێن گریام زۆر گریام پێم خۆش بوو بچمە شاخێک دەشتێک هاوارکەم بڵم خوای ئەوان دانویستمە ڕزگارکەم بۆ ڕووناکی بەس چۆن ئەمن دەستم ڕۆی ئەو هەموو خەڵە بەرامبەر بە کەناڵی ئامۆژگاری و مامۆستا عەبدوللەتیف بکەم. هەر خۆت و خۆت بوویت یان وەکو بڵێ لە جیهەتێک لە لایەنێک لە شتێک؟ نا نەوەڵڵا هەر بۆ خۆم چونکە بۆ خۆم ئەو کاتی جەهل بووم نەزان بووم ئافرەتێکی سفر بووم سپاس بۆ ئەو خوای ئێستاش ئافرەتێکی ئیماندار و تەقوادار و داخۆشام بە فەزڵی خوا سەبەبی هیدایەتی ئێوە. سپاس بۆ خۆشی بەڕێزم ئەوەش کە جێگای دڵخۆشی ئێمەوە ئەوەی خوای گەورە هیدایەتی داویت چونکە هەوڵی ئێمە خوا لێمان قبوڵکە خوشکەکەم هەدەفمان ئینتیقام و تۆڵەسەنەوە بۆ خۆمان نییە ئینشاءڵڵا ئەبەدەن هەدەفمان ڕزگارکردنی خەڵکە لە گومڕاییەوە لە تاریکیەوە بۆ ڕووناچی و بۆی خوا بپەرسن و خوا بناسن ئەوە گەورەترین ئاواتی ئێمەیە خوشی من خوا لێمان خۆش بێت لە منیش و لە تۆش و لە هەموو کەسێک کە هەست بە هەڵەی خۆی دەکا و داوا لێبوردن دەکا خوا لێی خۆش بێت. بەخوای 3 ساڵە هەست دەکەم تەمەنم لەسەر زەوی دەژیم ئەوش ناسینی وە بوو تێگەیشتن لە ئیسلام وەک خۆی بە فەزڵی خۆی پاشان سەبەبی هیدایەتی ئێوە. الحەمدولله خوشکەکەم الحەمدولله خوا سەلامەت خوا مامۆستاگەردنم ئازاکە وتم خوشی بەڕێزم لە دنیادا قەرزداری تەنهایی تۆ مامۆستا خوا لێمان خۆش بێ خوشی بەڕێزم خوا لێمان خۆش بێ و سەبەبی یعنی شروطی تەوبەش بزانە خوای پەروەردگار دەفەرمێ ئیلا الذین تابوا وأصلحوا وبەیەنوا ئینسان کە خراپەی کرد یا لە شوێنێک بۆ نمونە تۆ لە مەجلیسێک لە فەیسبووکێک لە نووسینێک لە کتابێک کە دەی زوڵم لە کەسێک دەکەی تەوبە دەکەی ئیلا الذین تابوا وأصلحوا لەمە دووە ئەو غەڵەتە ڕاستکەیتەوە وبەیەنوا و ڕوونیشی کەیتەوە لەکوێ مەثەلەن شتێکت نووسیوە کە ناحەقیە یا زوڵمە بنووسە مەثەلەن قەزیەکە ئاوانیە ئاوایە بۆ خۆت و بۆ قیامەتی خۆت ئەجینە لای من ئینشاءڵڵا خوای گەورە لێت ببورێت خوای گەورە عەفوت کە ئیمام ئەحمەد ڕەحمەتی خوای گەورەی لێ بێ دەیفەرموو خوای پەروەردگار داوات لێ دەکەم هەر کەسێک کە بە هەڵەدا چووە بەڵام نیەتی گەیشتنە بە حەق و هەوڵی بۆ دەدا خوا هیدایەتی دەوی بیگەڕێنیەوە بۆ حەق ئەمما ئەو کەسانەی دەڵێن کە نیەتیان خراپەیە و هەوڵی چاکە و گەڕانەوە بۆ چاکە نادەن ئەوانە داوا لە خوا دەکەن ئینتیقامیان لێ بستێنێ بۆیە خوا سەلامەتت کات بەختەوەرت کات خوا لە منیش و لە تۆش و لە هەموو لایەکمان خۆش بێت. سپاس دەکەم خوشتی بەڕێزم.
الحەمدوللا دڵخۆشین بۆی کە خوا هیدایەتی داوێت.